ئەمانە دەرچوانی پۆلی 12 ئامادەین، هەرێکەیان ناوی لە زانکۆ یان پەیمانگایە گەڕاوەتەوە. لە چاوەڕوانی دەستپێکردنی قۆناغێکی نوێی ژیانیاندان و زۆرێکیشیان جیالەوەی کە ئاستی خوێندنیان دەگۆڕێت، بەڵکو ماڵ و شار بەجێ دەهێڵن و دەبن بەڕێبوار و کۆچەری و کۆژ بۆ شار و قەزاکان دەکەن و دوور لە خواردنی ئامادە و ماڵی گەرم و دایک و باوک و خوشک و برا لەنێو بەشە ناوخۆیەکان دەبێت ژیان بەسەر بەرن و لەسەر پێی خۆیان بوەستن. ئەمان قۆناغی بنەڕەتی و ئامادەییان تەواو کردووە. ماڵئاواییان لە وەزارەتی پەروەردە کرد و ئێستا وەزارەتی خوێندنی باڵا لە پێشوازیاندایە. خوێندنی باڵا پێویستی بە مرۆڤی باڵایە، پێویستی بە کەسێکە لە ئاستی دابێت. قۆناغێکە ئامادەکاری دەبێت. ناوەندی زانکۆ و پەیمانگەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان وەک پیشەی ساڵانەی خۆی سەدان قوتابی دەرچوو لە نێو هۆڵێک کۆ کردوتەوە تا سوود لە ئەزموونی 2 دکتۆری شارەزا وەربگرن و لە خۆشی و ناخۆشیەکانی زانکۆ و پەیمانگاکان خەبەردار بن. ساڵانە ڕێکخراوی قوتابیانی کوردستان ناوەندی زانکۆ و پەیمانگەکانی سلێمانی لە پای ڕوانینیان بۆ گرنگی قۆناغی زانکۆ هەڵدەستن بە سازدانی کورسێکی ساڵانە کە لە شاری سلێمانی لەژێر ناونیشانی کورسی ڕێگای زانکۆ بەڕێوە دەچێت کە ڕێژەی بەشداریکردن تیایدا ساڵانە لە نێوان 300 بۆ 400 خوێندکارایە لە شاری سلێمانی. کورسەکە زیاتر جەخت دەکاتەوە لە گرنگی دروستکردنی پەیوەندی لەنێوان زانکۆ و چۆنەتی گرنگیدان بەوانەکانی زانکۆ چۆن زانکۆ تاکێکی بەرهەمدار دروست بکات بۆ کۆمەڵگا. سوپاس بخوای پەروەردگار بە دەمەهاتنی خوێندکاران لە ئاستێکی باڵادایە، هەرچەندە زۆرجار توانای قبولکردنی ئەو ڕێژە زۆری خوێندکارانمانە کە دەیانەوێت بەشداری بکەن، بەڵام سوپاس بخوای پەروەردگار ڕێژی زۆری بەشداریکردن و بە دەمەهاتنی خوێندکاران بەڵگەی لەسەر گرنگی و پێویستی خولەکە لەلایەن خوێندکاران و بەهۆی باشداریکردنی ئەو دکتۆرە بەڕێزانش کە ساڵانە کورسەکەمان بۆ دەڕازێنەوە ئەلحەمدولیلا توانیمانە سوودێکی باش بگەێنین بە خوێندکارانی سنووری شاری سلێمانی وەکو ناوەندی زانکۆ و پەیمانگەکانی سلێمانی. کورسی ڕێگای زانکۆ کۆتایی هات. قوتابیان هەکبەیەکی باشیان لە زانیاری وەرگرت، خۆیان کۆکردەوە و خاڵ و تێبینەکانیان نووسی و خستیانە نێو جانتای سەفەر بۆ خوێندنی باڵا. ئەوان کە وەک تینوویەک تازە تێراو بوو بێت بەم جۆرە باسی کۆرسەکەیان دەکرد. ئەتوانم بڵێم لە سایەن 9.0 ینی زۆربەی زۆرمان ئیسفادێکی زۆرمان لێ کردووە، چونکە بەڕاستی ئێمە لە سەردەمێکە ئەژین، سەردەمێکە کە زۆربەی گەنجەکانمان ناتوانن بە شێوازە کۆنتترۆلی خۆیان بکەن لە ڕووی هەنێک شتەوە. بەڵام کاتێککە تۆ ئەچیتە کۆڕێکەوە یان سیمینارێکەوە هەموو کەسێک وەکو مۆبایلێک وایە پێویستە کۆنتترۆل بکرێتەوە، کە ئەچیتە کۆڕێکەوە یان سیمینارێکەوە ئەم دکتۆرە بەڕێزانە ئەم کەسانی کە تەجروبەیان هەبووە لە ژیانە چەندەها قسەی سوودبەخش ئەکەن کە تۆ زۆر پێی کۆنتترۆلە بیتەوە وەکو چارجێکە لە ژیانتا. واو لێکم بەڕێی من هەموو خوێندکارێک چ لە زانکۆ بێت چ دەرچووی 12 ئامادەی بێ یان لە هەر بوارێک و هەر قۆناغێکا پێ پێویستی بەوەیە کە کەسێک کە تەجربەی هەبێ لە ژیانە پرسیار لە کەسێک بکات کە لە خۆی بەتەمەنترە. پێویستە پرسوڕا بە هەموو کەسێک بکرێ. ئەگەر تۆ نەتوانی لە ژانە پرسوڕا بە خەڵکەکان بکەیت هەمیشە لە قەڵبێکا بژیت لە ترس و شەرم و ئەوەیە بیتیان بڵێ من پێویستم بەوە نیە و کاتە ئەکەویتە غەڵەتەوە. بەڕاستی زۆر جار کە قوتابی دێتە زانکۆ شپرزەیەکی پێوە دیارە نازانێ، ینی ئامانجی دیار نییە، نازانێت چۆن سوود لەم کاتە زیێڕینە لە زانکۆ ببینێ. بەڕاستی لەم جۆرە کۆڕانە لەم جۆرە کۆرسانە پێویستە بۆ خوێندکارانە بۆی ئاماژدار بن، بۆی کە بەرهەمیان هەبێت لە دوای زانکۆ لەم 4 ساڵی زانکۆ کارێ بکەن کە لە دوای زانکۆ بتوانن ینی جێدەستی خۆیان دیار بێت، بەرهەمی خۆیان هەبێ و ئەو کاتەیانە لە زانکۆ بە فیڕۆ نەچێ. بێگومان زۆر باش بوو. بەڕاستی لە یەکەم شتەوە کە نیەتی خۆتە، بەڕاستی لێەوە قسەیان لەسەر هەردوو دکتۆری بەڕێز دکتۆر عەبدولواحید و دکتۆر بەختیارگەم هەتاڵەبانی لە هەردوو ڕۆ بەڕاستی لە هەموو ڕێک و ئیسفادەمان لەگەر بەڕاستی لە ئەوەڵ شتەوەکە نیەتی خۆتە لەوە هەتا کۆتایی گاگا بە ئامانج و هەتا هەموو ئەو شتانە بەڕاستی بە تەفاسیل قسەیان لەسەراگە دەستیان خۆش بە زۆر ئیسفادەم لە بەڕاستی. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ.